تەسەور بکەن ئەو خەڵکەی پێشان ئەنفالی دەکرد و تعریبی دەکرد و داک و خوشیمەی ئەنفال دەکرد کە هاتنە کوردستان هەم ڕەیان گۆڕا. من لەو چەند ساڵە ڕەنگە دەیان جار دەتوانم برێم هەر وەختە برێم سەدان جار سەردانی مەنتیقەکانی عەرەبی ئەو ناوام کردێ لەگەر ڕئیس عەشیرەتەوانەی عەرەبی دانیشتیمە. زۆریش لەو قیادانەی کە کاتی خۆی قیادەی ئەو نەهامەتی سەر کوردستانیان دەکرد ئێستاش لە هەولێرن. ئێستا پەشیمانن، دەزانن کورد چییە، پارتی چییە، سەرۆک بارزانی چییە. ئێستا دەزانن، ئێستا بە خۆیان دێنە لای مە قسەم دەکەن. ئەمن ڕۆژە لەوێ قسەم بۆیان دەکرد، گوتم ئەمە ئەنفال کران، تعریب کران، هەر دەمویستن شتیان پێ برێم، پێدا هاتم بە هەموو شتێکی. دوایە گوتم لە 91 ئەمە وەختی ئینتیفاضەمان کرد، کەسمان نەکوشت، کەسمان نەگرت، لە کەسمان نەدا، هەر ئەوانەش بوون تعریبی کوردستانیان کرد. 2003 بە هەمان شێوە بە هەمان شێوە گوتیان وڵای کاکە من هەمووی ڕاستە، تەمەشای تاریخی ئێوە بکەین و تەمەشای هەڵسوکەوتی ئێوە بکەین و خۆمان بکەین، بەخوا ئەمە شەرمەزارین، دەبایە ئەو غەدرە لە کورد نەکەین. ئەوە نیشانەی ئەوەیە کە کورد نەتەوەیەکی ڕۆشنبیرە و نەتەوە کە دەتوانێت لەگەڵ خەڵکی تر بژی، خەڵکی تری قبوڵە و پارتی دیموکراتی کوردستانیش حزابی تری قبوڵە. ئێمە پێمان باش نییە لە حملەی هەڵبژاردن بچین جوون بە خەڵکی تر بدەین تا دەنگمان پێ بدەن.